ڕێز خۆشەویستی بەڕێزان، هیوادارم باش بن. بەڕێزان ئەو کاتان باش. ئەرێ زۆر کەس ڕەخنەم لێ دەگیری دەرێت ئەو شوی کاکە من کەسێکی ئاژەڵ دۆستم، ئەوەش هەرچەندە ئەوە ڕسمی سەگێکە لەگەر کچێک و ئەوەی بەس. بەڕێزان من کەسێکی زۆر ئاژەڵ دۆستم، بە تایبەتی سەگ بوونەوەرێکە یعنی بەداخەوە لە کوردستان و لە ڕۆژهەڵات و لە ئەفریقا زۆر زوڵم لە سەگ کرایە. سەگ بوونەوەرەشی مەزنە، دەیان خزمەتی مرۆڤایەتی دەکا، بەڵام لە کوردستان و لە ئەوە گڵاو کرایە مەلای قسانادە. لە ئەوروپای ئەوە ئەمە لێرەینە کەم ماڵ هەیە، ملیۆنێک سەگ زیاتر هەیە، کەسیش بەو چاوە ئەوە ناکە. بەرهەڵ ئاوڕێم بەخێر بن. سەرچاوی ئێمە ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر کۆمەڵە گوتارەکانی ئەم یەک دوو ڕۆژەی مەسرور پاڤێل وەنێ چیش هاوکات ململانەی نوێی نێوان کۆمەڵە قوتبی پارتی لە هەولێر قسە و باسی ئێستا دەکەین، کۆ مەسەلەی ئاشتی لە تورکیا قسە و باسی ئێستا دەکەین. بەڕێزان ئەوانە دۆسێ زۆر گەرم و گوڕن، من دەرەقەت نایم بۆی جار بەجار لایف دەکەم، ئەگەنا لایف جوتایە لەگەر ڤیدیۆ. من بخۆم هەر ڤیدیۆی کورت دەکەم، بەڵام ئەوە دەی پچڕێنم دەیکەمە دوسێ خاڵ دوسێ ئەوە. بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێن با بچینە سەر باس. یەکەم ئەری بەڕاست ئەو ئاواتە زۆر بێکەرامەتە. خودی گۆڕان ببورن، خودی گۆڕان حزبەشی بەڕاستی چەواشەکار و درۆزن و هیچ وتیان ئاوات شێخ زەناب دەست کێشاوە ڕایگەیەندرا نەفی نەکرد بەلایکەم ئێکاچی من ئاوا دەوام دەکە ئێستاکە ئەوڕە بە منیان گۆ دەوام دەکە، یعنی بەجددی توخوا ئاوات شەرم لە خۆت ناکە ئەوەی کەلا ئەو مێژووت ئیخاڵە شابێ مخەمی خاڵە شاوە سەرچاوی ئێمەکاکی و ئاو برادەران بەخێر بێن. خۆ شەرم لە خۆت ناکەی دەوام دەکەی. بەیان نامەکە دەرکردێت چێ دوو قڕۆش دەدەنێ وەکو جاش چ بۆ 85 دیناریان دەدا، بەعسێگان جاش ئەویان دەکرد، پشتگیری لە هەژماری من دەکەی. دەوام دەکە دەوام هاوڕێ وەزیرەکەی گۆڕان دەوام دەکە بڕوا کۆڕە بە منیان گوت دەوام دەکە. خۆ شەرم لە خۆت ناکەی ئاوات. هاوکات خاڵەشکەش بڵێ ماوە بەڕێزان، ئەمن دوێنێ لەو ڕۆژانە کورتە ڤیدیۆکەم کرد کە شیرنەمەنیەک سەفار و کۆکتێل ئەوە لە فەیکە کۆکتێل لە هەولێر لەبەر ئەوەی لە ئینتخابات، یعنی یەکێکیان باسم کرد، یەکێکیان تەسلیمی پارتی نەبوو، نەس خۆی کاندید نەکرد فەقیرەی، یەکێک ئیتر زەریبەیان نەبوو نووسی، یەکێکیشان کوڕی کۆسەڵە سوور عەلی چوو بە وێندەر. ئەوڕۆ پاڤڵ تەکیدی کردەوە لەو خاڵەی باسی کرد یەشێک لەو دۆرسیانە وتی شاڵا و چتە دوکانێکی ئەمر قەبزیان و دەرکرد. یعنی قەزم لە مزداقەتی ئێمە دێ، هەتا لە بەوەم نییە ینی هاوڕێم بڕوا بکە ئەمە کەم و کورتیمان هەیە. مەسەلەن من هەرچەندە ئێستا زۆر تەسفێم کردیەوە قسانەی ئێستا لێرەش دەکەم قسەی دایە برادری وەکو ئێوەیە، ینی من بۆ خۆم هیچ نیم لە ستۆکهۆڵم لە گەڕەکەی ستۆکهۆڵم دانیشتیمە خەڵکە هەریتاریم دەکا کە سوپاسیان دەکەم بە بێوان من پێم نەدەکرا ئەو پەیامانە بگێنم. بەڵام بیرتانە ئەمن ساڵێک لەمەوە لە مانجی نۆ کە هاکان فیدان هاتە کوردستان وتم پرۆسەی ئاشتی هەیە وتم پرۆسەی ئاشتی هەیە، زۆر کەس گاڵتەی پێکردم وتی ڕاست نییە. ئێستاوە دەرکەوت هەر لە بۆ زانین زیاتر من ئەو قسەیە دەکەم هاوڕێیان بەزە بەر یەک شتە حەزم لێ نییە قسەی خێر بەڕاستی زۆریان ئەوە بکەم لە بۆ پارتی یەکێتی ئیلای ئاخری، بەس هەر بۆ زانین. مەسعود بارزانی ئەو دەمیژ نووسیم بەد کۆمنت کە گوت کاکە بەلای کەم درۆنەکان ڕاگرن هەتا پیاو بتوانانی بچی داوا لە قەندیل بکە. یەکگرتوو پارتی لە پشت ئەو مەسەلە بوون گفتوگۆیان کرد.
من ئەو کاتی ڕامگەیان بەڵام زۆر کەس کاڵتەی پێ کرد ساڵێک لەمەوە بەربوو بۆ ئەگە پارتی گوتی ئەمە دەورمان لە پرۆسەی ئاشتی هەیە بەو شێوە نیە هاوڕێیان بەخێر بێن بەڕێزان ئەمن سوپاستان دەکەم ئێستا حالیان 408 کەس لە ژۆرێ حالیان 2-3 دقەیە یەکەم کە خەڵکێک دێ لەگەڵ ئێمە کاتێکی خۆی سەرف دەکەم سوپاسان دەکەم ڕێزمێ بۆتان لە هەر شوێنەکەن یان دواتر ئیتر تەمەشا دەکەن من دەیکەمە قەتعا سوپاس ئەو کاتەی لەگە یەکتر سەرف دەکەن چکو بەڕاستی ئینسان ئەگەر ڕێز لە یەکێک نەگری کاتی خۆی لە تەرخان ناکە سێ دەنگ ینی مەسرور بارزانی کۆمەڵە قسەی کرد ئەمن دوور لە هیچ هەڵچوونەکە بەڕێزان ینی سیاست کە بووە قین زۆر خراپە دەبێ وەکۆی خۆی بەس 5 دقەیەک جێم نە گوتارەکەی مەسروری بوو بەڕاستی کۆمەڵێک خزمەت گوزاری و نازانم تاقەتم نەبوو بەبێ بم زەمەنە یعنی نێچیر دەمێتر 40 دقەیەک جێم لێ ڕاگرت کە گوتاریدا یعنی ئەو گوتارە 2014ەوە تا ئێستا بەردەوامە نەگۆڕە نەگۆڕ نێچیر هیچ شتێکی نوێتم لێ نەدیت یعنی 40 دقە لە عمرم ڕۆی لە بەلاش و عەلاش هیچی نوێت پێ نییە ئاین بەڕاشکاوی بڵێم دوور لە مزامەلە نێچیر وەکو عەزیز محەممەدی لێهاتیە دەوری ئەوە دەبینی ینی سڵحکار دەبینی ئەو کات دەورەشی زۆر دەڵاڵی لۆ پارتی دەبینی لۆ ماڵی بارزانانی ڕقی دنیای لێیان دەبتۆ مشکلەی ئەو ئینسانشی زۆر دوو ڕوو درۆزنە بەڕێزان یعنی من پێشتریش گوتمە مەسرور و پاڤێل زۆر خۆشترن لە قوباد و نێچیر دووڕوون ئەو دووڕوون ینی بە ئاشکراوە دەڵێم یعنی من حەزم لە شتیوێ پاڤێل شەڕی مەسرور و پاڤێل زۆر خۆشترە لە نەرمونیانی قوباد ئەوە چکە ئەو دووڕوون ئزدیواجین ئەوەی دەڵێن زۆر جودایە باز لە نەوت دەگە کوێ کاچەم یعنی بەهەرحاڵ وەکو باسی داعشی دەکرد بەڕێزان دەزانن داعش بڕوا بکە لەو ڕۆژانە برادرێک لە دەستگا بوون ئەگۆ هەر زۆر بە بەسیتی داعش هێزەشی زۆر کەم بوو ئەکرا لە ناو ببردن نە ئەمریکیەکان ڕێیاندا نە پاراستن نەزانیاری ئەو بەڵایان تووشی خەڵک کرد ئەو هەموو خەڵکە شەهید بوو ئەو هەموو بوو بدایەت زۆر بچووک بوو ئەمریکیەکان دەستیان کرد با زیاتر قسە نەکەم بەداخەوە برادرە ناوێری هەموو زانیاریەکان ینی فرێدەینە ناو سۆسیال میدیا چکو خەتەرە یعنی دەکرا زوو تەصفیە بکرێ بەڵام بواریاندا ئێستاش کە مەجالیاندایە و کارتەکی سیاسیە ئەوان بەعسیەکان ئەو هەموو جەریمە و تاوان و کوشتارە ئەو دەنگەکەی پاڤڵ تاڵەبانی ئەوڕۆ پاڤڵ تاڵەبانی 40-50 دقە قسەی کرد قسەکانی بلای من ئینترێسانتە ئیتر خەڵکە چیت کە دەکە ئەمن قادراترم ئەوە ڕێئیمە خەڵکەشکەوەیە ئینترێسان بوو لە یەک نوقتەی کە ئیمتدادی قسەی ئینتخاباتی بوو ئیمتدادی قسەی ئینتخاباتی بوو بۆ ئێمە پارتی وێچێتی هەردوو حزبی گەندەڵن هەردوو پڕ لە مافیان تاوانیان کردیا وەک خەڵکەکی ئازادی خواست جەریمە دەکەن خیانەت دەکەن بە ڕێژەی جیاواز یعنی من ناتوانم وەکو ئەو ڕۆشنبیرە درۆزنانە بم پارتی وێچێتی نەخێوانی هەتا نێچیر و مەسروریش لە تیرۆری سیاسی لە ئەرهاب وەکو یەک نینە ینی بەڵام هەمویان ینی لە دزی لە گەندەڵی هاوبەشن بەهەرحاڵ پاڤێل قسەکانی ئیمتدادی قسەی بەر لە ئینتخابات بوو گەرمە ئینتخابات بوو شتێکی باشە بوو ئێمە لەو زەمانەی کە پارتی وێچێتی متتەفق نەبن ململانێ بکەن بۆی نەپەڕژێنە سەما براکەم ئەوانەی ئەمە لە مەیدانی ئەمە لەو 4 ساڵی لە ئەوروپا ئەزانی چ گەر چ قورساییەک خراسەما چ فشارە خراسەما کورد لە ئەوروپاتن هەوڵی تیرۆریاندا دەیان مزایقەی ئێمەمانانیان کرد خەڵکانێک لە ماڵ دانیشتە لاقی لەسەر لاقیدانایە لە کوردستانیان لە ئەوروپا ئێمە دەزانین لە ئەوروپای تەنجیان بە ئێمە بە دەیان شێوە هەڵچین بۆیە بۆ ئێمە چەند ئەوانە خەریکی یەکتر بن ئەو گوتانەی پاڤێل کە ئەگەر بیکاتە کردار قسە 33 ساڵە دەکرێت 33 ساڵە دەکرێت گرنگ کردارە بەڵام بەهەرحاڵ من هەست پێ دەگەم پاڤێل قسەک حەقیقەتی ینی ڕازگۆ بوو لەگەر ئەو قسانەی چکە لەو 2 ساڵەی سازشی گەورەی لەو پارتی نەکردی بە هیچدان بڵێن ئەمە وەکو خاڵک نەک لە مەتەحبی بەڵام سازشی گەورەی لۆ پارتی دیموکراتی کوردستان وەکو مامجەلالی بابی
وەکو کۆسڕ ڕەسوڵ وەکو مەلا بەختیار کە ئەو قۆناغی سازش بوو لەو باتی لە پێ قۆناغی سازشکردن و تەسلیمکردنی یەکێتی بوو تاڵەبانی لە پێناوی کورسەکەی کە بابی پاڤلی هەمووی سازشێکی کرد یەکێتی تواندەوە دوسێن شقاقی بە یەکێتی کرد ئەو قورسا ئەوەی هەیە زۆر باسی بابی دەکە بەس وەڵی بابت گەورەترین تاوانبارە کە لەگابوونی ماڵی مەلا مستەفا هەر مەوزوعیش کورسەکەی بوو کورسەکەی لێوە بڕوا بکەن ویسپیان کورسەکەی لێوە بچیرێتەوە دەستی بە هەرا هۆریای کرد بەس ئەو کورسەکەی بەغدای بە هەموو ئەوە بۆ پاڤل زۆر شەمەکە بابم وە نەخێر بابت ئینسانێکی ئیمتیازی بوو کورسی پەرست بوو ئەوە ڕاستەکە من یعنی هەموو کەس دەزانی لە بەغداش و ئەوەندەی شیرۆ کورت نەکرد بەس بەم بڵێ دەستکەوتی تاڵەبانی لە بەغدا چ بوو بەس وەرن یەکێکەکان بڵێن یەک دوو سێ هاوڕێیان بەس وەکو گوتم پاڤل قسەکانی ئەگەر بیکاتە کردار شتێکی باشە ئێستا مەسەڵەن تەوتین و هەژماری من هەیە ئێمە سەیری کردار دەکەین ئەگەر تەوتینی پێسەپا ئەگەر تەسلیم نەبوو ئەگە نەیکردە کارتێکی سیاسی پاڤل هەنگاوێکی زۆر گەورە دەستە پێش بە ڕاشکاوی ئەوە ڕادەگەێنی هەنگاوەک دەستە پێش مزداقەتی خۆی زیاتر دەکا یەکێتی خەڵک یعنی ئەوە دەبی بۆ ئێمە کەسانێک هەبن کە ئەمە خەڵکەکی ئۆپۆزیسیۆنی ڕەخنەگری ئەو دەسەڵاتین دژمنیشیانین ینی چەشە عشایریمان نەبێ مەبدە و بیر و باوەڕە ئێمە دژی خۆسەپاندنین هەر یەکێک بیکە بە یەکێتیشەوە کە خۆسەپاندنی هەیە کە من دێمە سەری بۆ یەکێک هەبی لە بەرامبەر ماڵی بارزانی یەکێک هەبی لە بەرامبەر پاڤلی ئۆپۆزیسیۆن لە سلێمانی بەهێزبی بۆ ئێمە باشە ئۆڵف پالما گوتنی ئۆپۆزیسیۆن ئەگە دروستیش نەبی پێویستە دروست بکرێ بۆ ئەوێبی ئێمە لەو گروپانە هیچ ئیسفادە ناکەین لە شەڕ و ماڵوێرانی و خەمخەفەت و ئەوە تاکە کەسانێکین مەجموعەیەکین لە ئەوروپا بە ڕاشکایی بڵێم یعنی هیچ نەکورسی نەپارە بە پێچەوانەوە هەرچی شەڕ و ماڵوێرانیە تووشی ئێمە بووە قورسترین شت بێمە سەر ئەو نوقتەیە ئەگەر پاڤل ئەو قسانەی جێبەجێ بکە هەنگاوەکی باشم بابەتەکەی ئینترێسانت بوو هەست پێ دەکرد کە فەعلەن تەسلیمی پارتی نەبووە ئینتخابات با بزانین لەو پرۆسەی حکومەت کۆکو گوتم بەرهەم ساڵە فشەکەرە گوتنی کردار شەرتە بافل ئەم هەموو ماوە چاودێری دەگەین کۆمەڵێک گوتت لە ئینتخابات گوت کۆمەڵی ئەوڕۆ لە دەستگای میر دووپاتت کردەوە کە درێژە پێدەری ئەو گوتانت دەبی لە هەمووانە گرنگتر کردارەکەیە و کەسمان نامانەوێت بڵێن بڵای پارتی بڕۆ لە ناو بۆ مەسعود بارزانی بکوژۆ نەبراکەمە پارتیش حزبەکە سەنجی خۆی هەیە پێگەی خۆی هەیە یعنی بەخەباتی تونند و تیژی کەسە دەینە سەری ئەوە ناکرێت بەڵام ڕازگۆ بە لەگە ئەو گوتانەی کرد ئەگەر ڕازگۆبی بێگومان خەڵکەشی باش پشگیری دەکا و وەزعی کوردستان دەگۆڕێ بەڕێزان ئەو دووە کە اتفاقی استراتیژیا هەموو ماڵوێرانێکی زۆر گەورەیان لە کورد دروست کرد لە بۆ دەنگە ئازادەکەن لای ئێمە من بۆ خۆم حەز ناکەم یەک بن حەز ناکەم یەک گرتوو بن حەز دەکەم یعنی مەسەلەن بوو شەڕ نەکەن بەس حەز ناکەم یەک گرتوو بن لە بۆ ئێمە باشە دوو باڵ بن بۆ ئەوەی خەریشیەک بن نەک خەریشی ئێمە بن بەڕاستی خەریشی خەڵکانی تر بن لەو ڕوانگەوە گوتارەکەی پاڤل تاڵەبانی ئەگەر ڕاستی کرد پێداگیری کرد یەکێتیشکەی جیا کرد لە هەژماری منی ڕەفز کردەوە کەڵەگایی مەسرور بارزانی و ماڵی مەسعودی چکە مەسعود تەواو یعنی لە دووری سیاسەتەوە دوو ئەمریشەکان کێکەچان ئاوت کرد ئاوت دەکەن مەسعود نایەتەوە ناو دنیای ئیداری لە حزبی دەمیرێتەوە ئەگەر ئاوتیان ئەگەر توانی سنوورێک لە ئەرهابی پارتیدا بنە دەست خۆش بی ئەگەر نا دەستی پێکرد بە تایبەتی ترس لە قوبادە هیوادارم بوار نەدا قوبادی برای وەکوزارەکانی تر ئەوە بی خۆشی ینی کەس نەڵێ ینی لەژێر کرداردایە ئەگەر ئەو قسانەی کردی لە پرۆسەی ئەو 4 ساڵەی جێبەجێی کورد شتێکی باشە ئەگەر نا مزداقەتی دەڕوا دوای ئەوە هەرچ فشەک بکە کۆمەلگای کوردی هاوڕێیان قەت ئەوە مەبن کۆمەلگایکی زۆر بە سزادانە زۆر جوانت کا بێ هیوا مەبن دیتان گۆڕانێک لە 700,000 دەنگ زیاتر کرد 500 لە 700,000 کردیانە 20,000 11,000 ئەوە زۆر گرنگە دەیانی وەکو سەنابەر زنجی و عەدنان کەریمیان کردە گاڵتەجار
کۆمەلگای کوردی دەیان کە کەسایەتی کە دەنجی پێداوکو هەواڵە بۆ بکرد 250,000دا ئێستا 2,000 نادات قەت وامە بن بڵێن کۆمەلگا نا کۆمەلگای کوردی زۆر جوانە بە مووقیفە بەڵام هەر ئەوەندە دەرەقەت دێ ئەو هەموو دەستوستانە بۆیە پاڤلە هەر حزبەشکێ حزبەکانی ترە شاسوارە ئیلا ئاخری ئەوانە سزا دەدا ئاوڕێیان پارتی ئەوە با پێتان بڵێ مەسعود بارزانی ئەوە ڕئیتی مەسعود بارزانی ئەوە ڕئیتی سەرۆکاتی هەرێم و سەرۆکی حکومەت دۆخۆتی وەزارەتەکان دۆ ئەوانی ترە ئێستا دەگەرە سەر مووقیفی یەکێتیان هەر حزبەشکە چەند ڕازگۆیە لەگەر ئەو پەیامەی پارتی دەوێت تابقی سەرێرە و خۆبی تابقی خوارێ بداتە خەڵک چەند ڕازگۆن ئەوە دەگەڕێتەوە سەر ڕۆژگاری ئایندا پاڤلە یەکێتیە مەسەڵەن خۆرچەنە یەکێتی هەمووی لە چوارچێوەی پاڤل خڕبوویتەوە بەڕاستی کو چۆنەوەی نوێ لە چوارچێوەی شاسوار خڕبوویتەوە ئەو لۆگۆیە و کولفی کولا پاڤل لۆگۆ یەکێتیە حزبەکانی تر بەڵام ئەوە ڕەئی مەسعود بارزانیە دوای تا ئێستا من نازانم سبەی چی لێدێ بەڕاستیە بەڕێزان سیاسەت ماتماتیک نییە مەسعود بارزانی ئێستا ئەو تەعلیماتی هەیە ئەو وەفدەی دەچی لەگە حزبەکان دادەنیشی پێی گوتینە سەرۆکاتی هەرێم و حکومەت دۆ پارتیە یەکێتی قبوڵیتی حزبەکانی تر قبوڵیتی ئەوە دەگەڕێتەوە سەرە خۆیان بەس ئەوە من دەقیق پێتان دەڵێم ئەو وەفدەی کە دەچی لە ئێستادا سبەی گۆڕانکاریشکە دەبی نازانم بەڕێزان ینی چی کێ دەبی پاڤل ئەوڕۆ تەکیدی لەسەر دەنگان کردەچی و موتەمەری جیهانی و محکەمەی جیهانی هیچ پێ ناکری بڕۆ ئەگەر ڕاست دەکەی ئەمری قەبزی لە سلێمانی بەڕاستی لۆهێ من لە هۆنی دەربکە کە سەرپەرشتیاری ئاڤا تێڤەیە بڕۆ ڕاست دەکەی پاڤل چۆن ئەوان لەوها پەڵەبزەی ئەوانێ بڕۆ دەرکە لەسە ئەو دەنگەی لە بەغدا و لە هەرێم ئەتوانن کە ئەمر قەبز دەربچی لەسە ئەو دەنگەی لە ئەوروپا هیچ ناکرد کاکاریەکە لە سێ وەڵام دەست بە محکەمەی لای و محکەمە ئەوخوا هیچ پێ ناکرد یعنی زۆرم پێ گوناحە و سەرکردانە نازانن کە لە ئەوروپا هیچ ناکرێتن لەو ئەوروپا تااقەتێ بێت تحقیق لەو دەنگە بکە بڕۆ لە سلێمانی شکایەت دەکەی لە هەولێر شکایەت دەکەی ئەو دۆسیە ئەگەر ڕاست دەکەی ئەمر قەبز لۆهێ من لە هۆنی هێمن هەورامی دەربکە کە سەرپەرشتیاری هەڵبژاردن بوونا چێلیژنچکۆ بەنای پارتی دیموکراتی کوردستان ئەگەنا فشە مەکە لە میدیا لە ئەوروپا و ئەمریکا هیچ لەسە ئەو دەنگە ناکرێت هیچ دەتوانێت دوکۆمنتێک بێنی وەکو ئێمە کە هەوڵماندا لەو منەظەمەیەک توانیمان گوتی ئەو دەنگە تەزوینە بڕۆ ئەوەت پێ دەکرێت بەزە دادگا بڕۆ لە سلێمانی ئەمە قەبز لەو ئەو هێمن لە هۆنیە ئەرهابیە بدەربینە کە تیرۆریستەکە وەکو هەموو تیرۆریستەکان بەس بە ئەرهاب بۆیە فشەمەکە بڵێ دەچم لە ئەوروپاوا دەکەمان دەکەم نا لە هەرێم لە سلێمانی لەژێر دەسەڵاتی خۆت ڕێچکە یاسایی ئەمر قەبز لە بۆ ئاڤا مێدیا دەرکە کە میدیایەکە عینەن گوڵانی سەردەمی کۆنە دەورەشی زۆر خراپی دەبینی هەر یەکێک لە جوانەکانی خۆی هاوڕێیان یعنی من وەکو ڕێزگرتنێک لۆ برادرە کە داوای لێکردن باسکەم ئەو کەسا کە ناوەکەیم لەبیر سۆیە من لقائم لەگە کرد دیدارەکەم نەکرد کە باسی مەستوڕم کرد ڕۆحی چوو یعنی ئەوە لە ڕووداو بوو لە ڕووداو معتەبەرتر بوو 1 ملیۆن کەس خپینەری بوو ئێستا کە بڕوا بکە بڕۆ سەیری بکە چەند قێزەوەن بووە چەند قێزەون کۆمەلگای کوردی زۆر ئازایە لە سزادانی خەڵک هاوڕێم بێمە سەر مەسەلەی ئاشتی بێمە سەر مەسەلەی ئاشتی لە نێوان برادرانی قەندیل و دەڵێن قەندیل مەبەست هەر یعنی بەڕاستی لێرەم ئەم جارێک باسی هەواڵ جەمیل بایکم کرد بڕوا بکەم ڤیدیۆکەم سڕاوە شکایەتم لێکرا دووسێ ڤیدیۆ ئەوە دەبی وەکو گوتم ساڵێک لەمەوبەر هاکان فیدان یەکێک لەوانێ هاتە هەولێر لەگەر گرتووک پارتی دانیشت مۆزوعی ئاشتی بوو من بۆ خۆم یەکێک لەو کەسانەم ئەگەر فەردیش بم مەسەلەن فەردەکەم ڤیگیتاریانم فەردەکەم دژی شەڕم من دەزانم ئەگەر شەڕ نەبووە نە ڕۆژ ئاوا دەبوو ینی ئەو هێزە چەکداری ئەوە بی نە باکوور نە تورکیا نە دەوڵەت باخسەری ئەوە لە پەرلەمانەی دەگوت با ئۆزەلام بێت لێرە گوتار بدە ئەزانم ئەوە بەروبوومی شەڕە بەڵام بالمقابل لە بەرامبەر ئەوەش نیشتیمانی مە وێران بوو ئاوڕێیان بە شەڕ وەرە سەیری کوردستانی باشوور بکە کورە بەڕێزان سەقافەتی دژە شەڕتان هەبی یعنی هەتا مەجالێک
یەک مانجیش ئاشتی باشتر لە 10 ساڵی شەڕ خاصەتەن ئەوە غەزەتان دیت ئەوە لوبنانتان دیت و ئێستا درۆن پەیدا بووە کە ئیرادەی دەکوژی بەڕاستی درۆنێک پەیدا بووە کاکە ئەوە دیتەن حەسەن نەسڕڵایەک لە 13 من تابق دەکوژێ تۆ چ لە ئیرادە دەکەی درۆنێک دێ ئەوەندەکەی ئەوەندەکە دەتوانی یعنی حزبك حکوومەتێک ئەوە بکە بۆیە شەڕ ماڵوێرانی و دیتان مەسەن ئەوکو گوتم هەواڵ جەمیل بای گوتی 50,000 شەهیدمان هەیە دەیان گونتەخت بۆ ڕاستە ئیرادەی ما ئەوەی ما بەڵام لایەنی نیگەتیڤیش خۆشە بۆیە ئەگەر ئاشتی بکرێ من ئەوە نازانم ئەوانەی لەناو ئەو گوتارەدانەوە تورکیاش دەوڵەتێکی یعنی ئەو ئاشتی هاتیە ناچاریەکە من هەندە سەرنج دەدەم شتێکی باشە بەڵام مانای نابێت تەسلیم بوون بێ نابێت وەکو پیادەی باشوور هەموو جار سەدام دەگوی یاڵە ئاشتی هەموو دەچوو لە ماوەی ئەو 1 ساڵ 2 ساڵی هەر لە مەلا مستەفاوە لە عەفتاکانەوە دیساولی تیژۆری خۆی درا تەعریبیان کرد نازانم دەیان شتیان کرد مەلا ئەوە کرا لە باشوور دەیان پیادە و سەرکردە لە وەختی ئاشتی بەشەکە لە ململانێ بە شێوازەشکە شەڕاب بە شێوازەشکە بۆیە بەڕێزان ئاشتی شتێکی باشە بەڵام بە تاکتیکەچی نییە ئەوەی ئەم بزانم تورکیا ناچارە کە ئەو پەیوەندیە دەگری لەگەر قەندیلەکان برادرانی باکوور یان پاکەکە لە پێناوی ئەوەی گۆڕانکاریێکی زۆر گەورەی هەمووی ڕەتە بە گۆڕانکاری ئیسرائیل ئێران ئەگەر ئیسرائیل و ئێران ئەو ڕۆژەی هەیە کە ئێران وەزعی زۆر خراپە ئیسرائیل سووریا ئەمن ئەو ڕۆژ برادرە کە لەو بوارانە ئیش دەکاتنە هەواڵگری وتی ئیسرائیلەکان ئەڵێن دیمەشق بەغدا بەیروت تاهران لە بۆمە یەکە ئەوە هاتوشەشی نوێی دروست کردیە لە هەندێکادا تورکیا پەنای لۆ گفتوگۆ بردێت تورکیا لە دڵسۆزی و لە قەناعەتەوە نییە گەشتە قەناعەت بڵێ ئێمە گۆڕانکاری دەکەین نەخێر ناچاریە کە ئەوان دەزان ڕۆژ ئاوا سووریا ئاوت بووە دەگۆڕێ ئەو هاوچشەی ئێستا هەیە حەفزەسەد بەشار ئەسەد نامینێ کورد لەوێ ڕقەمەکی گرنگە هیلالی شیعیل نزیکە لێ من ئەوەی کەمالە چی پێدەگۆترێ نازەم شوێنەکە کورد 10 کیلۆمەتر لێ دوورە کە هەموو هیلالی شیعی پێکەوە دەبەستێتەوە کورد لەوێندەر هێزەکی گەورە و کاریگەرە ئەمریکیەکان ئەڵێن یەکەم جارە بەڕاستە و خۆ لەگەر ڕۆژئاوا قسە دەکەن و ئەگەری ئیدارەبی تورکیا بۆ ئەوەی ڕێ لە ڕۆژئاوا بگری بۆ ئەوەی تەقسیم نەبێ بۆ ئەوەی یعنی کورد حقوقی گەورەی کە لە ڕۆژئاوا بسەپێ دەسەپێ وەکو عێراقی ئێستا لە باشوور کارێمی کوردستان بە هەموو گەندەڵی و خراپیەکەیەوە بوویتە ئەمری واقع دەستورەکی هەرێمەکی فیدرالیە لە ڕۆژئاوا قانونی نییە ها ئەوەی ئێستا کرایە یەکلایەنەیە حکوومەتی سووریا قبوڵی نەکرێ قبوڵ دەکە بۆیە ئەگەر تورکیا لەوە دەترسێ پەنالۆ هەندێ دەباتن بۆیش دەوڵەت باخچەلێکی فاشست دێ لەناو پەرلەمان درێ با ئەو جەلام بێ کە پێشتر بۆ خۆتان دەزانچی ئەوان بەشەشی لەوانە تاکتیکیان بۆ ئەوەی کورد کەمترین دەستکەوتی هەبێ و هەوڵ بدەن یعنی کورد بە بچووک بێ ئەوان باشزان ئایندەی کورد لەگە ئەو وڵاتەی گرتوەکان لەگە هاوپەیمانەکان لە ئێستادا ڕۆژئاوا من چەند جاری تر تاکیدم کردیتەوە ڕۆژئاوا لە پێشخستنە باشوور لە دواخستنە بۆیە ئەوان لەو ڕوانگەوە ئەوەیان کردیە یعنی هاتینە ئەو هێرشانەی ئیسرائیل چەندە لەگەر ئێران ئەوە بی لەگەر باڵی ئێران و ئەوە بێ لە قازانجی کوردایە لە زەمەنی ئێستا ڕەنگ بی پارتی لەو انتخاباتەی ئەو گۆڕانکاریانە ڕوودا ئەگەر شەڕی ئێران و ئیسرائیل نەبووە بەو نەتیجەی دەرنەدەچوو بڕوا بکەن ئەو هاتوشە سیاسیانە لە تەزویش کرا ئێران تەساهولی لۆ پارتی کرد لەوەی پارتی هەناسەدا دادگای فدرالی ڕاوەستە بۆ قوتەزان چەند بڕیاری دەکرد هەمووی ڕاگرت ئێستا بە پارتی بە کەیف خۆی داهاتی هەرێم دەدزیک پارەشی لۆ دەنێرن هەمووی لە دەرەنجامی زۆفی ئێرانە لە بەرامبەر ئیسرائیل لۆ پارتی بووە 26 کە ئەو خەلێنەی لێوە دروست بوو بۆیە بەڵام وەکو مەسەلەی قەومی وەکو مەسەلەی نیشتیمانی لە کورد قازانجە کە ڕۆژئاوا گەشە بکە چەندە گەشە بکە پارتی زەعیف دەبیتن لەبەر ئەو دەمی ڕۆژئاوا دەبتە هەرێمەکی قانونی دەستوری و باکوور ئاشتی تێدا هەبی زۆر بۆ کورد گرنگە و ئەو دەمی یعنی ڕەوشی کورد وەکو نیشتیمانی زۆر باش دەبی پارتیش ئەو هێزە کاریگەرە نابێتن
پەکەکە و یەکێتی و ئەو هێزانە دەبنە هێزەشی باڵا دەست زیاتر لە پارتیەوەی پارتی ئەو دەمی ترچەچیشی بە پارتیە بۆ شەڕ دەگە پارتی بۆ پەکەکە لەو دژایەتی لۆ خەبەری سی قوڕی کە ئەگەر ئاشتیبی ئەو یەشێک لەو خاڵانەی ترە کە پارتی سەنجی دادەبەزی وەکو جاش هەڵم تێمەگەن ینی بەڵام جاشەکان کە ڕێکەوتنی هەفتا بوو بڕوا بکەم بەخۆیان چون تەقەیان دەکرد دەیانگۆتە دەبەرەوەی بازاریان لە شەڕ بوو خەڵکانێک هەن بازاریان لە شەڕە پارتی بازاری لەوەیە کە ئاشتی زۆر دروست نەبیتن بە سەرێکدا هەرچەندە قسەکانی سەفین دزەی خراپ نەبوو ینی بە ویژدان بڵێن باشە بە ناوی حکوومەتی هەرێم قسەشی باشیان کرد بۆیە ئەمریکیەکان ئێستاکە بەڕاستەوخۆ لەگەڵ ڕۆژئاوا قسە دەکەن و ئەوە زۆر گرنگە هاوڕێیان بۆیە پرۆسەی ئاشتی زۆر گرنگە زۆر کەس دەڵێت ئەو چالاکیە من دەمەوێت دوو سەرنجی زۆر ئینترێسانتان پێ بڵێم ئەو چالاکیە ئەنقەرە ئەوی من بەدەدا سونم کردی ئەوە کۆم بووە ئەنی بڕوا بکەن هاوڕێیان دەڵێن ئەوانن کە دەستنا ئەو زۆرە چالاکیانە یەک دوو مانگ پێشترێ هەموو عیلاقاتیاندا پچڕێندرێ لەگەر قەندی لەگەر بەرپرسەکان ڕێخستن بۆی کەشڕ نەبن ئەوە کە کرایە کەس ئەگەی یعنی ئەگەیان زۆر لە وردەکانی بۆ ئەوی خەتەکە فەشەل نەێنتەوە ئەوە پێشتر ناردرایە بەس ئەمن ئەوی دەمەوێت پێتان بڵم لێرە کە زۆر گرنگە ینی ئێزگەلەوەی ئەو چالاکێکە چەند مانگێک ڕەنگی من نازانم مانگە ساڵات پەندە پێشترێ تەختیکی لۆدانرایە ئەوە لە ماوەی 24 سەعاتیدا نەندرایە لە ماوەیەکی کۆنەدانرایە و بەخۆشیان ئەو هەپەگا بەو ڕوونکردنەوەیدا کە ئەوە دەمێکە هەیە بەڵام ینی من لەو خەڵکانی کە شارەزان ئەڵێ چەند مانگ پێشترێ دەیدرا دەمەیەک ئەوە بڵێم برادرێک کە لەو هەواڵگریانەیە وتی تورکیا کپتی ئەو خەبەرەی کرد ئەگەنا ئەو برادرانە گەشتنە ژۆرێ و مهندسیان هەم کوشتیە هەم زۆربەی ئینفۆرماسیۆنەکانی ناو درۆنی تورکیان ئاو بردیە ینی ڕەوان کردیە لە بۆ دەرێ ئیتر نازانرێ لۆچەیە لۆچێنیە ئەو گەمەیە چییە هەر برادرانی قەندیلن یاندایتیان بە وڵاتانی تر بەس دیتان هەمووتان بڕۆن سەیری ڤیدیۆکان بکەن تورکیا لەو شوێنە قەتعی کرد کە ئەوان دەپەڕنەوە ناو ژۆرێ کە بەشەیان ڕەهین کردیە ئەوەی ئەم بزانم یارە زانیاریەیە ئەوەیە گەیشتنە ژۆرێ کۆمەڵە کەسیان ڕەهین کردیە گەیشت دەستیان گەیشتە سەر نهێنیەکانی درۆن و زانیاریەکانی ناو کۆمپیوتەر لە ناو ئەو شوێنزمی ئەو شوێنیان کردبوو ئیتر لۆچێ نادرا بۆیە تورکیا گەڕی گرتیە ئەو هەموو شتێک کردیە ئەوە وەکو زانیاری نوێیە لەوەی و ئێستا و برادرانی باکوور من لەسەر ئاشتی دەمەوێ بڵێم کاکە داوا دەکەن ئەوان لایەنی سێم بیت ئامادەنین دەرێن 2000 لەگە تورکیا دانیشتنمان کردیە تورکیا وڵاتەکی درۆزنە ڕازگۆنیە کاتیە بۆیە داوای تەرەفی سێمیان کردیە چی UN چی ئەوروپا بی چی ئەمریکا بی بێتە پشت ئەو مۆزوعی ئیتر ئەوانە هەموو ڕەبتە پێکەوە ڕەبتە ئەوە وەکو گوتم ئاشت ئەو پرۆسەی گفتوگۆ بەشەکە لە شەڕ بەنەو عەشکە بە ناوی هێمنی ئیتر ڕۆژانی ئایندە دەردەکەی بەڵام بزانن ئەوە تورکیا ناچارە وەزعی خراپە لە قەناعەتەوەی نییە گەیشتە قەناعەت هیواداریشم شەڕ خراپە هیوادارم برادرانی باکووریش ئەو باڵە شەڕانەی کە تێیاندا هەیە ئاشتی بخوازن ئاشتی بۆ کورد باشە باشترین دوو نمونەتان پێ بڵێم هاوڕێیان یعنی انتخاباتی هەدەپە کرا لە 2014 بوو یان چەند بوو کورد 82 کورسی هینە بۆ شەڕ بۆ 50 کورسیە یعنی حتا لە پێرستورەکە و گڵاسنۆسی رووسیا دەیانگۆ کورد 20,000 کە دیموکراسیەتێک بوو 1.5 ملیۆن کورد کەس لە رووسیا لە هەموو کۆمارەکان گوتیان ئەمە کوردین من دڵنیام وەزعی کورد باش بی کورد ئەڵێن 30 ملیۆنە ئەبێتە 50 ملیۆن خەڵک زۆر خۆی پێ کورد وەکو لە کەرکووک دەیانگۆ جبووریەکانە زۆر جبووری دەگۆ مەعسڵمان کووردە تۆ هێزت هەبوو تۆ وەزعت باش بوو تۆ شەڕ نەبوو ترز نەبوو هەموو خەڵک لێت نزیک دەبێتەوە وەزعی کورد من بۆ خۆم ساڵەکی ئاشتیم پێ لە 10 ساڵی شەڕ باشترە بەڵام لەگەڵ ئەوەشداین کە تەسلیم نەبێت ئەوەی تورکیا داوا دەکات تەسلیم نەبن فێڵیان لێ نەکرێ زۆر باشە داوای لەیانی سێم دەکرێن و ئەوان ئەزمونەیان هەیە وەکو باشوور نین هەموو جارێ سەدام دەگوم فۆڵات تێیان دەدەقان یەکسەر بەغار 180 داژۆش لۆ بەغدایە کاچ خۆم ینی لە بەهەندێ هیچ انتخاباتێک نەزاحەتی نەدەینە
هاوڕێن دوایین بابەت بێمە سەر ململانەی نێوان ئومێد خۆشناو پشتیوان سادق و بارزان قەساب و نەوزاد حاجی. ئەوە لە هەولێرە زۆر گرنگە، لە هەولێرێ کم کەس دەزانیتن، بەڵام پارتیەکان ڕەنگی بزانن. نەوزاد هادیە لە کۆنەوە لەگە پشتیوان سادق چێشەی هەیە و پارتی تابعەچی هەیە بەڕێزان دەمدەمێتم لە 6 سارەوە لەبەرەوەی ئەکسەرێتی مەکتەب سیاسی زدی مەلا مستەفا بوو. دائمو ساعت هەولی ئاژاوە لە نێوان هەموو شوێنەکان دەدا. مەزەران فازل میرانی و ئازاد بەرواری دائمو ساعت تێکی بەرەدان. پشتیوان سادق و نەوزاد هادی نازم یعنی دائمو ساعت ڕێنادەر بۆ ئەوەی هەموو کات محتاجیان بن، محتاج بسنە دەکەی مەسعودی بدەن نە مەسرۆری بدەن، راپۆر زدی یەک بدەن، ململانەی لە دژی یەک بکەن. یعنی ئەوانە لە بۆوان قازانجە بۆیە بەردەوام تێکیان بەردەدەن لە هەموو شوێنەک. ئەوە سیفەتی پارتیە. ئێستا بینی ئەوانە گەلە خراپە. ئومێد خۆشناو کەمترە، بەڵام پشتیوان سادق زۆر بەزەقی لەگەر نەوزاد هادی و لەگە بارزان قەسابی شەڕ دەکەن. ڕێیان نەدا ئەو دووە زۆر تەدەخڵکن خاستن بارزان نەوزاد هادی و لەیان نەگەڕا بێنە ناو ڕێخستنەکانی پارتی لە بە هەندێ بڕۆم بپرسن. من بەرپرسم لەو شتانچکۆ سەر چاوانەی دەمدەنێ ئەوە 3-4 ڕۆژە دایمێ بۆیە مەجبورم بێم خڕکەمەوە بێم لێرە باسکەم. نەوزاد هادی و بارزان قەساب ڕێیان نەدا زۆر تەدەخڵی خۆپش ئەوە بکەن، یعنی بێنە ناو لق و ناوچە و ڕێخستنەکانی پارتی جم و جوڵ بکەن. بۆیە ئەوان چون لە ناو ماڵی خۆیان نەوزاد هادی لە حەدیقەچی هەیە خێمەی هەڵدا بوو. ئومێد خۆشناو و پشتیوان سادق کە یەک بەرەن لە زد دیوانە پێشترێش فرسە سۆفی زدی نەوزاد هادیە. من عاقم لەو بینیان نییە چنە ئەوە کێشەی خۆیانە هەڕەشەیان لە هەموو کاندیدەکان کرد بوو ئەوەی بستەوێندەر هەڕەشە ئەوەی بستەوێندەر دەری ناچوێنین فعلەن ویان کرد. من لێرە ئێستا کۆمەڵێک ناوتان پێ دەڵێم هاوڕێیان: شوان شێخ ئەحمەد، فەرهەنگ غەفور کە ئەوە نەوزاد پشتیوان سادق زۆر خۆشی دەوێت، زۆر ڕێزی کرد، کاندیدی بوو. هاوکات عەبدولخالق تەڵعەت مدیر شورتەی هەولێری. ئەو سێیە چوون لە بۆ خێمەکەی نەوزاد هادی لەوێندە هەرچێکیان ڕێ نەدا دەربچی دێنە پێیان گوت بوون کۆبنەوەیان بەلەقەکان کردیان. من بەرپرسم لەوانە هاوڕێیان ئەو ململانەیانە ئەوەی بستەوێندەر عقوبە دەدرێ. فعلەن هەمویان ئەو سێ لێ نەگەڕەکە کە دەنجی باش شای نابوو لەوەی تایبەت، یان ئەوە تا کورە و فەرهەنگ غەفور هەر پشتیوان سادق زۆر دامی کرد. بەس ئیتر ئەو هالەیە، ینی ململانەکان وایە. بەڵام وەرە بزانن سەید زەمان، سعدی خەیلانی دەرێن زۆر کاندیدی لاواز بوون. لەبەر ئەوەی نەوزاد هادی و بارزان قەساب زۆر داوایان کرد بچن نەچوون، هەردووچیان دەرچواندن. ئەو دووە زیاتر زاڵن. و ئێستا هاوڕێیان سەرۆکی حکوومەت مەسرۆریان اقناع کردی کە ئەوانە دەوری باشیان نەبووە و باش نینە، بڕیار وایە هەرچی لەوانە نزیک بی دەری بکەن و فعلەن زۆریان دەرکرد. هاوڕێیان هەتوو بە سەیرکە مدیری شورتە ئومێد خۆشناو ئەو کەسە لۆق کەسە درێژەکە نازەم دلێر بوو چێ بوو دەریان کرد. ئێستا بڕیار وایە هەموو ئەوانەی لەو باڵن دەریان بکەن. تەسەور دەکەن ینی سرائی ئەوانە بەو دەرەزەیە ئەوی لە ئاسایشی گشتی لە ئاسایشی هەولێرێ بچی ڕسمێک لەگە پشتیوان سادق بگری، پیاوم دەوێ بێری بزانە کو بارزان قەساب ئیهانەی دەکەیان دەری دەکاتن تەشقەڵەی پێ دەکە. سراعەکەیان ئەبەو دەرەجەت قوڵ و ئەوەیە و پارتیش پێی خۆشە و گوتم دائیم سعادە و پشتیوان سادق و نەوزاد هادی کورەوە ئومێد خۆشنا ئەوە دلێر ئەو مدیری شورتا ئەوە فازل میرانی ئەوە ئازاد بەرواری بڕوا بکەم بیستیان لە بۆ مژمات ئەم لە بیرم چ ئەنی دائیم سعات پارتی سەرەکەی و جێگرەکەی بە شەر دەینی یان لق و مەحافەزەتەکان بە کێشە دەنی بۆ هەموو کات بچن لەبەر ماڵی بارزانی پارنەوە. بەهەرحاڵ ئەوانە ئەوەی چووەکن خێمەی ماڵی نەوزاد هادی لیان نەگەڕا دەربچی، کاندیدی بەهێزیش بوون جەماوەریش بوون، ئەوەی نەچوو دەریان چوان. ئێستا لە حالیەن ڕەوشی ماڵی هادی قەساب خراپە لە حالیەن. من وەم دەزانی بەڕازی بارزان قەساب زۆر نهێنیم لە سەخر کردەوە، بەس قسە ناکەم ئێستا کە بەهەرحاڵ حەقم لەو شەڕەیان نییە و شەڕی خۆیانە. ئەوەیم بزانم بارزان قەساب
من پێشترۆم دەزانی مەسعود و مەسرور دامی دەکەن بەس وتیان نەخێر وەیسی بارزانی زۆر دامی دەکاتن وەیسی مەسرور زیاتر دامی ئەو دوێی دکەکە بۆیە ئەو ململانەیانە هەیە لە نێوانیان شەڕەکە زۆر گەرمە ئەوەی ئێستا هەیە ڕەوشی ماڵی هادی قەساب خراپە نەوزاد و ئەوە نەوزاد هەرچەندە زیاتر کە تە بیزنس ئەو شتانە بەڵام بارزان شکلیە هیچ لە بەرامبەر ئەو دوێی جارێ لاوازە سبەی سدەبی من نازانم بەڕێزان ئەوە کۆمەڵێک لەو زانیارە نەبوو کە لە بۆ من هاتوو پێم خۆش لەگەڵتان باسکەم و نامەوێت کاتی زیاترتان ببگرم سوپاس لە ئەو کاتەی کە لەگەڵ منتان سەرف کرد یان توانیمان ئەو من ئەو زانیارم دەدەست لەو هەندێمە بگاتە ئێوەش بەشەشی ینی لە ئەنجامی فشارە بەشەشی ڕێی خۆمە تەفریغی ئەوەیە بەشەی خەباتە و بەشەش پەیامە لە پارتیوێکی تکە ئێمە لە قوڵایتان لێتان نزیکشن بڕوا بکەن هاوڕێیان لە بۆ مزامەلەم نییە کورە وامە بن خەڵکی مە زۆر بە عزت نەفس و بە ئەکسەریەت دەڵێم ئەقەلیەکەیە هەموو سازشێک دەکا هەموو بێ ئەخلاقێتێک دەکا هەموو تاوانشیان دەکە بەس کەمینەن کەمینەکانیش زیاتر دیارن لەوانیتن خەڵک بەگشتیت بە سەیریەوە کە زۆر کەزەڕێ خەڵک دەنجی بەوان نەدا سەتا نزیک هەفتا جارەکەی تر نەچوە دەنگدان ئەو جارش دیتان چ خەڵکێک دەنجی زڵ دیوانەدا بەزتر فێڵ کرا ئەو فێڵەش دەرەنجامی گوتم ئەو ململانەیەوان ئیسرائیل و ئێران نۆ پارتی بۆ خێر ئەگەنا هەموو سەهمەکان بەو ئاراستە بوو کە پارتی نەدەڕوخە کەس چاوەڕێ مەگەڵ انتخابات بڕێ بەس لە حزبێکی ڕقەمیەکەوە دەبوو حزبی ڕقەم 2 بەڵامی تڕاش سیاسەکان ئەو جارەی فریای کەوت من نازانم قەتش بێ هیوامە بن ئێمە هەمومان دوایین جملەیە 88 سەدام شەڕی عێراق و ئێران تەواو بوو 20 مەحاولە ئینقلاب ڕوودا 20 مەحاولە اختیار ڕوودا نەزانێت ئینهیارمان کرد وەڵا 2 ساڵی پێچوو بۆ ئینتیفازە بە هیوا بن کاتێکی خۆش